مامۆسایانی ناڕازی چیان بۆ کرێت مامۆسایانی وانە بێژ ببورن وانە بێژی ناڕازی چیان بۆ کرێت داوای مافی خۆیانەکەن کە دابمەزرێنیان ساڵەهای ساڵە ئەمانە میلاکی وەزارەتی پەروەردە پڕەکەنەوە لەوانە بێژیە لە 2014ەوە دامەزراندن وەستاوە ئەمانە ساڵە دوای ساڵ باز لەواکرێ قوتابخانە هەیە خوێندنگا هەیە بەس مدیرەکەی بەس بەڕێوەبەرەکەی میلاکی وەزارەتی پەروەردەیە ما باقی مامۆسایانی وانە بێژن ئەم مامۆسایانە ماوەیەکی دووری دێشە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە کاتی پێویستە ئەمان پشتی حکوومەتی هەرێمیان نەیاوە لە عەرز چونەتە هۆڵەکانی خوێندنەوەیە شانبەشانی ئەو مامۆسایانی کە میلاکن وانەیان وتوەتەوە هیلاک بوو لەسەر گیرفانی خۆیان هەبووە لە دیەکی دوورە دەست بووە ڕۆیشتو و هاتوۆتەوە هەتا ئێستا ئەمانە وەڵامیان نەدراوەتەوانێ بەو شێوازی کە خۆیان قەناعەتی پێ بکەن بەڵامەیە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم بە میوانداری کاک محەممەد کەمال وێنەری مامۆستایانی وانە بێژ و دەرچووی زمانی عەرەبی بڵێم مامۆستا محەممەد یان بڵێم کاک محەممەد وڵی هێشتا لە ڕاستیە ئەوە ساغ نەبووتەوە ساغ نەبووتەوە مامۆستا پێویستە ئیمتیازاتی خۆی هەبێ و ناونیشانی مامۆسایەتی هەتا ئێستا وەکو مامۆسایی وانە بێژ ئێمە ئەبێ ناو بنرین کە ئێمە لە ڕاستیدا ئەو هاتوو هاوارەی نزیکی هەژدە ڕۆژە بای کۆتمان کردەوە بۆیە کە ئەو چینایەتیە لەناو وەزارەتی پەروەردەیە کۆتایی پێبێنرێ کە تۆ ئێستا جەنابەت پرسیارم لەکەی بڵێم کاگیان بڵێم مامۆستا بەجددی ئەمە پرسیارەوەی کە تۆ ئەگەر قەرارە مامۆسابی پێویستە مافی مامۆسایەتیت پێ بدرێ لەبەرەوەی کە تۆ هەموو ئەرکەکانی مامۆسات جێبەجێ کردووە و هیچ ڕۆژێک کەمتر ئەرکەکەت کەمتر نەبووە لە ئەرکی مامۆسایەکی دامەزراو و بەڵام مافەکەت نەک کەمتر نەبووە مافەکەت زەوت کراوە و 13 ساڵی ڕێکی شە مافەکە زەوت کراوە بەڵام سپاس کراون بەڵام سپاسکردن نابێتە موچە سپاسکردن نابێتە مۆڵەتی دایکێتی سپاسکردن نابێتە ئەوەی کە تۆ بژێویەکەی خۆت بخەیتە سەر مامۆسایەتیەکەت سپاسکردن ناتوانێت بڕێک پارەت بدادێت چالەگەک بۆ خوێندکارەکانت بکەی لەناو پۆلەکەدا سپاسکردن خۆشەویستیت بۆ دروست ناکە کەوانە بە خوێندکار و فێرخوازەکانی بەردەستی خۆت بڵیتەوە کەی تەخەڕوجێ کرد من ساڵی 2011 بۆ 2012 تەخەڕوجم بەشی عەرەبی و تاو زانکۆی زمانی سەما مامۆسای زمانی عەرەبی من زانکۆی سلێمانی چەند ساڵە مامۆسای وانە بێژیت من ئەمە ساڵی پێنجەمە کە بچمەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندن وکو مامۆسای وانە بێژ بەڵام هەیە 13 ساڵی ڕێکە مامۆسای وانە بێژ باشە با لە کەمترین و زۆرترین ناکێشەمانە گرنگەوەی تۆ مەعاشێکە نییە نەخێر لە ناو شارە دەوامەکەیان لە دەرەوە من لە دەرەوەی شار دەوامەکەم لەسەر حسابی خۆتە ڕۆیت لەسەر حسابی خۆمە ڕۆم و زۆر جار قەرزدارەبی لەسەر ئەو موچەی کە لەسەر ئەو هاتوچۆی کە دەیکەی دەیدەی بە گیرفانی خۆ بێگومان باشە بەرامبەر ئەوانە بێژیە ماگانە چەندە وەرەگرت وڵی جا من حەزەکەم لەبەروی کە نوێنەری مامۆسایانە معاناتی گەورەتر لە خۆم هەیە ئەگەر قەرارە هەر خۆم هیوادارم لە خۆم بگەڕێنی منوتم نمونەی جەنابێ چونکە مامۆسای ئەو مامۆسای بۆ نمونە لە مانگی دوو شایستەی مامۆسای وانە بێژ کە وەری گرتووە 12,000 دینار بووە لە کاتێکا کری هاتوچۆکەی نزیکی 112,000 دینار بوو باشە شایستەی دارایی مامۆسایەکی وانە بێژ 12,000 دینار بوو بۆ مانگی دوو باشە لە کاتێکا نزیکی 100,000 قەرزدار دەبێت لەسەر ئەم پارەی کە وەری دەگەیت سێرە معادلەیەکە تۆ ینی 12,000 بۆ سەرفەکات حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگێک بەڵام ئەوەی کە تۆ پارەکەی ئەیت قەرزارەبی لەسەری چەند هێندەی ئەوەیە 12 نزیکی نزیکی 12 جاری ئەگەر ئێوە نەبن لە هۆڵەکانی خوێندنە گرفت بۆ پرۆسەی پەروەردە و فێربوون دروستە بێ ڕاستیدا ئێستا دروست بووە ئێستا بەشێکی زۆری خوێندنگەکانی دەرەوەی شار بەبێ مامۆسان لەبەرەوەی مامۆسانی وانە بێژ 18 ڕۆژە بایکۆتیان کردووە خوێندنگە هەیە تەنیا بەڕێوەبەرەکەی مامۆسای وانە بێژە مامۆسای دامەزرا بەڕێوەبەرەکە خۆشی هاتووە لە سەحی خۆپیشاندانەکان وەستاوە و داوا لە حکوومەتەکە کە من خوێندنگەکەم پەکی کەوتەوە لە ڕاستیدا باشە ئەمە یەکێک بوو لە معاناتەکان معاناتی تر لایە بەڵێ ئەو بەڕێزانی کە وەکو جەنابتانە بەڵێ معاناتی زۆرمان هەیە کاک خاوەن لە ڕاستیدا سەرەتایی ترین معانادەوەیە کە تۆ مافیەوە نییە ئەگەر خانمێکی وانە بێژوی مافیەوە نییە مناڵت ببێ لەبەرەوەی تۆ مافی ئەوە نییە توزانم مانگێک پشوو بدەیت و مافی ئەوە نییە تووشی کارەساتی ئۆتۆمبیل ببی لە ماڵەوە پشوو بدەیت مافیەوە نییە بچی گەشتێکی زانستی بکەیت لەبەروی ڕاستەوە خۆ کە تۆ هەفتەیەک زیاتر
نەچیتەوە بۆ هەڵەکانی خوێندن معڕەزی بۆی خێرا لات بردن و مامۆسایەکی میلاک بخەنە جێگاکانتان. کاک محەممەد بمبورە ئاوە بانتەکەم ئەگەر یەکێک دەرچووی زانکۆ بێت چ مواسەفاتێکی تیا بێ بۆ ئەوەی بێ بە مامۆسایەکی وانە بێش ئەمە شەرت و شروتی هەیە وەرگیرن لە خوێندەکان نا بۆ ئەوی کەوانە بێژبی پسپۆڕی دەورە بینێ تەڵان دەبێت جگە لەوانە بڵێ بڵێ بەڵام هیچ شەرت و شروتێک نییە بۆ وانە بێژبی لە ڕاستیە شەرت و شروتی ناوێت چونکەوانە بێژی امتیازاتێک نێت تۆری بگری وانە بێژی پڕکردنەوەیکەن لەگەڵ وەزارەتی پەروەردەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەیە بەڵێ ئەخجا گرفتەکە ئێمە لەویە وانە بێژی خەڵاتێک نییە تۆ پێویستە بە مەرج بێ پڕکردنەوەیە تۆ بۆشایەکت پێ پڕکراوەتەوە بەبێوی کە مافەکانت پێ بدرێ بۆشایی پڕکردنەوەیە بە یاساییە یاساییە شتێکی گرێبەستێکێ تۆ بەستێتەوە بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی هەر کاتێک بەپێی میزاجی بەڕێوەبەرەکە و بەپێی میزاجی بەڕێوەبەری پەروەردەکەی کە تۆ لەوێ دەرسەڵیتەوە بۆت هەیە لە کەمترین کاتدا لات بەرێ و هیچ وەسیقەیەک نییە ئاوا بڵێ ئەمە عقدێکە لە نێوان من و حکومەتدا و بەپێی ئەم عقدە حکومەت ناتوانێت من لە شوێنێکی خۆ بەڵام لە بەرامبەر متمەنەتان پێکەن کە ئێوە نمرە بۆ خوێنکاران دانێن و بچێتە سیستمی وەزارەتی پەروەردەوە هیچ شتێکمان جیاوازی نییە کاک خاوەن لەگەڵ مامۆسایی تەنها مافەکانتان یعنی چۆن مامۆسایی دامەزرا و 16 ساڵ خوێندێتی مامۆسای وانەبێژیش خوێندوێتی چۆن ئەو هەموو ڕۆژێک دەوام دەکا ئەوش هەموو ڕۆژ بگورە بەسم سیستەمەکەی وەزارەتی پەروەردەوە بڵێ هیچ شتێک نییە و ئێمە کورد دەڵێ ڕگمان لەناو ئاوا نییە و هەر ڕۆژێک بتوانن بە هەر میزاجێک بێ و ئێساش هەیە یعنی تەنانەت تەسەورێکی لەم خۆپیشاندانانەیە بەڕێوەبەری پەروەردە هەبووە خۆی بایکۆتی کردووە بۆی کە لە سا بیستی موچەکەی بەردراوە لە زەمانێکە بەڵام ێستا بۆ خۆی کەوتوتە ئیجرا لەگەڵ مامۆساوانە بێژەی کە داوای مافەکەی خۆیەکە باشە چیەکە ئیجراعات چی پێ بۆ نمونە تەمان لە ژێرەوە لەسەرەوە لە بەرچاوی میدیا و لە بەرچاوی وەزیر و ئەوانە ناکرێ دەڵێ من وانەبێژی یەدەگم هەیە یان وانەبێژم هەیە خۆبەخشە بەبێ پارەگەر تۆ نایکەی ئەوانە بێژە خۆبەخشایکە لە ڕاستیدا کاک خاوەن ینی شکاندنێکی ڕاستە و خۆی شکۆی مامۆسایەتی لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە هاتوین ئەم شکاندنە بوەستێنین باشە مامۆسایی وانەبێژ هەبووە پێشووی کە بچێتە هۆڵی خوێندنەکەەوە خوێنکارەکە پێویتەوە مامۆسا ئەکرێ ئەم وانەیە نەخوێنین من 5,000 ئەدەمێ توێتی باوکی من بۆچی 5,000 ئەدەیتێ وتی ئەخر مامۆسا تۆ وانەی 4,000 هەیە بەس من 5,000 دەمێ بەس ئەم وانەیە نەخوێنین باشە تۆ یەکەم لێرە ئەم خوێنکارە فێری جۆرێک لە ڕەشواکەیت باشە و ئەم مامۆسایش کۆی دەشکێنی ینی مامۆسای وانەبێژمان هەیە دوانی وەڕوان لەگەڵ خوێنکارەکەی خۆیدا ئیشی کرێکاریەکە باشە خۆی و خوێنکارێک باشە ئەم مامۆسایەت چ دڵێکی بە مامۆسایەتەکەی خۆش بێ و ئەو خوێنکارە چ دڵێکی بە پرۆسی خوێندن خۆش بکبینێ مامۆساکەی لەگەڵ خۆی خەریکی کرێکاری کردنە لە ڕاستی ئەمە پێش ئەوەی ناپەروەردەیی بێ لە شکۆی ئینسانە درێ باشە ینی ئاساییە تۆ لە هەرێمێک دابی مامۆسای وانە بێژ بە ئەندازەی لەگەڵ ڕێزی تەواوم کارگوزارێکی بیانی نیپاڵی لە وڵاتەیەکە کە خەریکی پاکردنەوەی ماڵەکانتان بوو بە ئەندازەی ئەو کارگوزارم چینی حکوومەت هاتۆتە سەرخەت لەگەڵتانە و کۆمەڵێک ڕێنمایی بەڵێ گرنگ ئەم ڕێنمایانە لە ڕاستیدا ئەم ڕێنمایانە هاتنە سەرخەتی تەواوەتی نییە باشە و باڵای ئەم ڕێنمایانی کە وەزارەتی پەروەردە دەریکرەوە بەقەت باڵای ئەرکی مامۆسایانی وانەبێژ نییە و زۆر کورتترە بۆچی هێشتا ئەمە ناوی وانەبێژیە کاک خاوە مادەم ناوی وانەبێژیە گرفتی تایە مادەم ناوی وانەبێژیە مامۆسا لە دۆخێکی قەلەقیا دەبێتەوە کاتێوی کێشەتان لەگەڵ ناونیشانەکە تا ئێستا دانی پیانە ناون کە ئێمە یەکەم داواکاریمان بە درێژایی 13 ساڵ کە نزیکی 550 داشمان داوەتە لایانی پەیوەندیدار داوای دامەزراندنەکەی باشە لەبەروی ئیستیحقاقی خۆمانە خێر نییە و سەدەقە و سواڵیش نییە ئەرکێکمان جێبەجێ کردووە پێویستە بە هەمان ئەوەرکە مافمان پێ بدرێت کە ئەمە نەکرا حکومەت بە بیانی و جۆراوجۆری دارایی نەیکرد ناچار پلانی بیمان داوا کرد پلانی بی ئەوەیە کە باشە تۆ ئەگەر ناتوانانی دامەزەنی بماکە بەگرێ بەست بە عقدێکمان لەگەڵ یەکتریدا هەبێ سبینێ بڵێم من مامۆستام ومێدی چەند ساڵ دوای ئەوە دامەزراندنم هەبێ پلانی بیش جێبەجێ ناکە وەزارەتی پەروەردە ئەوە هینەکەیەتی ئەو هەموو ڕێنمایەکانێتی کە دوێنێ چوارشەمەی وارەکەی دەرچوو دەڵێ من مەقتوعەیەکت بۆ دەبڕمەوە مەقتوعە عنی چی واتە هەر کاتێ بمێ تۆ لاچی یعنی کاک خاوەن هەتا ئێستا ژمارەی حەقیقی مامۆسایانی وانەبێژ لە وەزارەتی پەروەردەوە ڕوانەی پەرلەمان نەکراوە
من ڕۆژانە قسە لەگەڵم پەرلەمانەکان ناکەم ئەڵێ داوا ئەکەم وەزارەتی پەروەردە ژمارەی ڕاستەقینەی وانە بێژانم بۆ بنێرە تا من چوومە جەلسەی پەرلەمانەوە بتوانم بەرگری لە مامۆسایانی وانە بێژ بکەم بتوانم بڵێم ئەوەندە ژمارەیان هەیە بیان کۆنەریانی ژمارەی ڕاستەقینەتان چەنە؟ ئەدی گرفتەکەوەیە لە شوێنەکە 21,000 مامۆسای وانە بێژە لە شوێنەکە 18,000 مامۆسای وانە بێژە لە شوێنەکە 23,000 مامۆسای وانە بێژە ڕۆژی 28 ساڵی پاش شانزەی هەشت بە ئاعترافی وەزیری پەروەردە کێمە لە کۆبوونەوە بین لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ یا وتی 25,000 مامۆسای وانە بێژ هەیە بەڵام لە تازەترین ئاماردا 21,091 مامۆسای وانە بێژ ئێم بێسەرۆبەرێتە دەبێت کۆتایی پێبێت تۆ ساڵێکی تر مامۆسایانی وانە بێژت دەبێتە 30,000 مامۆسای وانە بێژ ئێتو تاقی بەرگی ئەم کەڵەکە بوونە ئەگری پرۆسی خوێندەواری لە گرفتە تۆ دەبێت سپاسی و مامۆساوانە بێژانە بگەی کاتوتە سەر شەقام دواپرسیاری من بەتەمای چین ئێمە ئەم پرۆژەی وەزارەتی دارایی کە دوێنێ ئێوارە چوارشەممە بڵاوی کردوێتەوە شتانی ئەوە نییە کە مامۆسایانی وانە بێش پێ ڕازی بن باشە وەلایەزال ئێمە ڕێگای ترمان گرتوێتە بەر هەر دوێنێ لە چەندی گروپ مەسنجەری خۆمانەوە ڕێکخراوەکانی خوێندنی جیهانی وەکو یونسکۆ و یونسئفمان ئاگادار کردوێتەوە وە کۆڵ نادەین باشە و بەردەوامە بین لە خۆپیشاندانی خۆمان فشاری خۆمان ناوەستێنی کەواتە ناگەڕێنەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندن لە یەک حاڵەت ئاگەڕینەوەوانێ هەر ئەم پرۆژەی کە نووسیوێتی بیکەن بە گرێبەست ناوی گرێبەستی لێ بنێن ئەگەر نەیان کرد جان ئەگەر نەیان کرد ئەگەر نەیان کرد و کاتێ ئێمە پێش حەدەز ناکەوین ئەگەر نەیان کرد و کاتێ ئێمە هەڵدەستی ترمانێت محەممەد کەمال مامۆستای وانەبێژی دانەمەزرا و کەماوەی 5 ساڵە وانەبێژە لە یەکێک لە خوێندنگاکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هەش بوویت زۆر سپاس بۆ جەنابیشتان